لە مەراسیمێکی شایستەدا و بە ئامادەبوونی بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوانی حکومی و حزبی و کەسوکاری سەربەرزی شەهیدان لە دووەم ساڵیادی شەهید بوونیدا لە قەزای ڕانیان پەردە لەسەر پەیکەری شەهیدی فەرماندە لیوا سەلاح دیلمانی لادرا. بەخێر بێن بۆ پەردەلادان لەسەر تێکۆشەرێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمان کە ئەویش شەهید سەلاح دیلمانیە کە ژیانی خۆی هەر لە ڕەهەڕەتی لاوێتیەوە لە پێناوی گەلەکەمان و ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بە ڕێبەرایەتی یەکێتی و جەنابی مام جەلال بێلادان بێنووسدان لە خەبات و لە تێکۆشان بەردەوام بوو تا ئەو ساتەی کە لە پێناوی ئەو ڕێبازە و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەماندا گیانی بە خاک سپارد. دیارە شەهید بوون شەرەفێکی گەورەیە بۆ ئەو کەسانەی کە لە پێناوی گەل و لە پێناوی وڵات و لە پێناوی خاکە گیان بەختەکەن. بۆیە مافی کەسوکاریشانە کە هەمیشە شانازی بەو کەسانەوە بکەن کە نزیکترین کەسی خۆیان، خۆشەویستترین کەسی خۆیان، دڵسۆزترین کەسی خۆیان پێشکەش بە گەل و بە وڵات کردووە. بۆیە شەهید سەلاح یەکێکە بێت لەو تێکۆشەرانەی کە دەچێتە ریزی کاروانی نەمرانەوە. لە مەراسیمەکەدا کە لەلایەن خات و شاناز ئیبراهیم ئەحمەد و هاوسەری شەهید سەلاح دیلمانی پەردە لەسەر پەیکەری و شەهیدە قارەمانە لادرا. دواتر تاجەگوڵینەی سەرۆک مام جەلال و خاتوێرە و ئیبراهیم ئەحمەد و خات و شاناز ئیبراهیم ئەحمەد لەلایەن خات و شانازەوە لە بەردەم پەیکەری شەهید سەلاح دیلمانی دانرا. هەر شان بەشانی چەپکە گوڵی سەرۆک مام جەلال، چەپکە گوڵی خاتوونی دڵسۆز خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد، ئەندامی مەکتەبی سیاسی هەر لەلایەن خاتوونی بەڕێز خاتوو شانازەوە دادەنێت. هەروەها چەپکە گوڵێکی تایبەتی خاتوو شانازی سەرکردە بە هەمان شێوە دادەنێت. سڵاو لە شەهیدانی پارێزگاری لە خاکی پیرۆزی کوردستان. شەهید سەلاح دیلمانی کە لە کوێستانەکانی باڵەکایەتی پەروەردەی نیشتیمان پەروەری و قارەمانەتی و کوردایەتی بووە و لە سنووری کەرکووکی قودسی کوردستان گیانی خۆی فیدای خاکی کوردستان کردو. ئەمڕۆژ لەلایەن کەسوکارەکەیەوە بەڵێنی بەردەوامیدان بەو خەباتە پڕسەروەری و قارەمانەتەیە دووپات کرایەوە. وەک لای هەمووان ئاشکرایە شەهید پیاوێکی سادە و خاچی و دڵسۆز و لە خۆ بردوو بوو. ڕێزی لە هەموو کەسێک دەگرت. ئەمانە وایان کردبوو شەهید سەلاح دیلمانی خۆشەویستی هەمووان بێت. باوکە گیان ڕاستە لە دەستدانت هێندە قورسە، هێندە سەختە بۆ ساتێکیش ناتوانین لە یادی بکەین، ناتوانین وتە و ئامۆژگاریەکانت پێکەنین و تووڕەبوونت لە یاد بکەین. بەڵام لێرەوە لە حزوری ئێوەی بەڕێز ئێمەی خانەوادە پێت دەڵێین باوە گیان ئارام بن و بەڵێن بێ بە خاک و بە نیشتیمان، بەڵێن بێ بە خوێنی گەشی تۆ و سەرجەم شەهیدان، بەڵێن بێ بە ڕێبازەکەی مامی کوردان، بەڵێن بێ بە هاوڕێ و هاوخەبات و هاوسەنگەران. تا دوا دڵۆپی خوێن لە لەشمان درێژە پێدەری ڕێبواری ڕێی خەبات بین تا ئەگەین بە مەزڵگا و سەربەخۆیی هەر چوار پارچەی کوردستان. شەهیدی فەرماندە لیوا سەلاح دیلمانی لە ساڵی 1963 لە گوندی دیلمانی دەڤەری باڵەکایەتی لەدایک بووە. هەر لە تەمەنی لاوێتیەوە پەیوەندی بە هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە کردووە. لە ژیانی پێشمەرگایەتیدا چەندین جار بریندار بووە و لەلایەن ڕژەمی بەعسەوە بۆ ماوەی 1 ساڵ زیندانی کراوە. بەهۆی لێهاتووی و قارەمانەتی و گیان فیداییەوە چەندین پلەی پێشمەرگایەتی بڕیوە تاوەکو دوجار بووە بە فەرماندەی لیوا و بەشدارێکی کارە و قارەمانانەی دژی تیرۆرستانی داعش کردووە تاوەکو لە 12 پێنجی 2015 لە کاتی ڕوبەڕووبوونەوەی دژی تاریکپەرستان لە سەنگەری بەرگریکردن لە خاکی کوردستان شەهید بوو.